بەرەبەیانی ئەمڕۆ لە کاتژمێری 1:20 خولەک لە هەمانەو کاتەدا کە ئەمریکا هێرشی بۆ سەر قاسم سولەیمانی و هاوڵەکانی ئەنجامدا، سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران هێرشی موشەکی بۆ سەردوو بنکەی سەربازی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجامدا. لەگەڵ ئەنجامدانی هێرشەکەدا سوپای پاسداران ڕایان گەیاند لە وەڵامی هێرشی هێزە داگیرکەرەکانی ئەمریکا و لە تۆڵەی فەرماندەی سوپای قودس و هاوڵەکانی هێزی ئاسمانی سوپای پاسداران لە ئۆپەراسیۆنێکی سەرکەوتوودا لە ژێرناوی شەید سولەیمانی دەیان موشەکی زەمین بە زەمینی ئاراستەی بنکەی ئاسمانی عین ئەسەدی سوپای ئەمریکا کردووە. شانەی ڕاگەیاندنی جەنگی عێراقی دەڵێت 7 موشک ئاراستەی بنکەی سەربازی عین ئەسەد و 5 موشک ئاراستەی بنکەی سەربازی هەریر لە نزیک فڕۆکەخانەی هەولێر کراون. هاوکات وەزارەتی بەرگری ئەمریکا ئەنجامدانی هێرشەکەی لەلایەن ئێرانەوە پشتڕاست کردەوە و ڕایگەیاندووە کە بنکەکانیان لە ئامادەباشیدا بوون بۆ هێرشە چاوەڕوان کراوەکانی ئێران. هەروەها فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە 15 موشک ئاراستەی بنکەکانیان کراون، 10 موشەکیان ئاراستەی بنکەی عین ئەسەد و 1 موشک ئاراستەی بنکەی هەریر کراوە. هەروەها 4 موشەکیشیان نەگەیشتونەتە ئامانجەکانیان. سوپای پاسداران و بەرپرسانی باڵای ئێران جەخت لەوە دەکەنەوە کە ئۆپەراسیۆنەکە ئامانجی خۆی پێکاوە، بە جۆرێک کە ئاژانسی هەواڵی فارسی نزیک لە سوپای پاسداران دەڵێت لە هێرشەکەدا بەلای کەمەوە 80 سەربازی ئەمریکا کوژراون و نزیکەی 200 سەربازی دیکەش بریندار بوون. بەڵام بەرپرسانی ئەمریکا بۆ میدیای وڵاتەکان ڕەتیان کردەوە کە هیچ سەربازێکیان کوژرابێت. وەزارەتی بەرگری ئەمریکاش هیچ زانیاریەکی سەبارەت بە زیانەکان بڵاو نەکردووەتەوە و دەڵێت سەرقاڵی لێکۆڵینەوە و خەمڵاندنی زیانەکانە. ژمارەیەک لە موشەکەکان نەگەیشتونەتە ئامانجی خۆیان و لە ناوچەی دیکە کەوتونەتە خوارەوە. 2 لەو موشەکانە لە ناو خاکی هەرێمی کوردستان کەوتونەتە خوارەوە. یەکێکیان لە گوندی سەیدانی سەر بە ناحەی بەحرکە 10 کیلۆمەتر باکووری خۆرئاوای هەولێر و ئەوی دیکەیان لە قەزای بەردەڕەشی سەر بە پارێزگای دوهۆک. ئەو موشەکانە هیچ زیانێکی گیانیان بە هاوڵاتیانی هەرێم نەگەیاندووە، بەڵام هەندێک خان و دوکان کە نزیک بوون لە شوێنی کەوتنە خوارەوەی موشەکەکان زیانی مادیان بەرکەوتووە. 2 موشەکی دیکەش لە قەزای هیت و ناوچەیەکی ڕۆژئاوای عێراق کەوتونەتە خوارەوە. بەپێی بەیاننامەی وتەبێژی عادل عەبدولمەهدی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقیش لە نیوە شەودا بەنامەیەکی زارەکی عادل عەبدولمەهدی لە دەستپێکردنی وەڵامدانەوەی ئێران بۆ تیرۆرکردنی قاسم سولەیمانی ئاگادار کراوەتەوە. هەروەها بەرپرسانی ئێران جەختیان لەوە کردوێتەوە کە ئەو ناوچانە دەکەنە ئامانج کە هێزی ئەمریکایان تێدایە. هاوکات هێزەکانی ئەمریکاش عادل عەبدولمەهدیان لە هێرشی بۆ سەر هەردوو بنکەکەیان ئاگادار کردوێتەوە. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێرانیش جەختی لەوە کردەوە کە عێراق لە ئەنجامدانی هێرشەکە ئاگادار کراوەتەوە. ئەمریکا لە عێراق چەندین بنکەی سەربازی هەیە. بنکەی عین ئەسەد گەورەترینیانە. ئێران دەڵێت کردنە ئامانجی ئەو بنکەیە بەو هۆیەوە بووە کە لەو بنکەیەوە هێرش کراوەتە سەر قاسم سولەیمانی و هاوڕێکانی. هەروەها بنکەکانی حەبانیە لە ئەنبار، تاجی لە تکریت، گەیارە لە مووسڵ، کەیوەن لە کەرکووک لە بنکە دیارەکانی ئەمریکان. چەند بنکەیەکی مەشق و ڕاهێنانیشی لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام هیچ بنکەیەکی لە ناوچە شیعەنشینەکانی عێراق نییە. بەپێی هەندێک ئاماریش 6,000 سەربازی ئەمریکی لە عێراقدا هەن.